لسر ڕێککەوتنە دناوبەرە ئەمریکا و تورکیەدا لەسەر ئاواکردنا ناوچەیەکە ئارام لە باکوڕی ڕۆژهەڵاتە سووریە نها ڕۆبەرت فۆرد بالیۆزی ئەمریکاییە بەرێ لە سووریێ ji Washingtonê mîvanê me ye. Dem baş Birêz Ford li gorî naveroka vê rêkeftina navbera Amerîka û Tirkiyê da dibe garantî ev rêkeftin ku nakokiyên navbera Amerîka û Tirkiyê de li ser bakurê Rojhilatê Sûriyê nemînin aram bibe şer dernekeve. هیوادارم کە ڕێکوتنەکە دەست بکات بە چارەسەری ئەو نیگەرانیەکانی ئایندە سەبارەت بە باکووری ڕۆژهەڵاتی سووریا چارەسەر بکات. ڕێکەوتنەکە هێشتا نوێیە و تاوەکو ئێستا وردەکاری تێدا نییە، بۆیە دەبێت ئێمە ببینین، تەماشا بکەین و چاوەڕێ بین بەوەی کە چوارچێوەی ڕێکەوتنەکە بزانین پرینسیپەکانی دەکرێت دواتر تەرجمە بکرێت بۆ کردار لەسەر زەوی. باشە وەزیرە دەرەوەیە تورکی مەولود چاوشۆغڵۆ دەبێژە کو ئەو ناهێلن ڕێ نادن ئەزمونە من بژێ ڕێکەفتنە من بژێ دووبارە ببە. مەبەستجی چیە نەریناتەدا یعنی هین باوەری ناوەرە ئەمریکا و تورکی دەتەنە باوەریە تورکی بە ئەمریکا تەنە کو ڕێکەفتنە وەرە جی بجیکردن. پێم وایە کە هیچ گومانێک نییە کە ئەنقەرە متمانەی بە واشنگتن نییە سەبارەت بە باکووری ڕۆژهەڵاتی سووریا. ئەوە زۆر ڕوونە لەلایەن حکوومەتی ڕاگەیەندراوی حکوومەتی تورکیا لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا. تورکیا چەندین جار ڕەخنەی ڕێکەوتنی منبجی گرتووە و بۆیە زۆر گرنگ دەبێت بۆ ئەوەی ببینرێت لە ئایندەیەکی نزیکدا ئەگەر واشنگتن و ئەنقەرە بتوانن ڕێکەون لەسەر پێکەوە کارکردنی سەربازی بە درێژایی سنووری نێوان تورکیا و باکووری ڕۆژهەڵاتی سووریا. باشە ئەمریکا دەبێژە وێ ئەو گاڤنە بلەز باوێژە ji bo ku dilgiraniyên Tirkiyê yên li ser sînor yên emnî nehêle. Ew gavana wê çi bin Amerîka bavêje? دووبارە ئەڵێمەوە دەبێت چاوەڕێی بین بۆ وردەکاریەکان ئەوانەی کە لە نێوان واشنگتن و ئەنقەرە ڕێک دەکەون لەسەری ئەوەی کە من پێم وایە ئەوەی کە ئەمریکا ئامادەکاری بۆی دەکات بۆی ئەنجام بدات مەبەستم ئیدارەی ترامپە ئەوەیە کە هێزی سەربازی ئەمریکی بە درێژایی سنووری نێوان تورکیا و باکووری ڕۆژهەڵاتی سووریا دابنێت و ئەو هێزانە لەوانەیە بە هاواهەنگی لەگەڵ هێزی سنوور دارکراوی تورکی بەڵام دەبێت بە هاواهەنگی بکرێت. پێم وان نییە ئەمریکا ئامادەکاری بکات بۆ ئەوەی کە چرایەکی سەوزی بۆ هەڵ بکات بۆ ئەوەی کە کۆنتڕۆڵی سەربازی بکات لەسەر لایەنی سووری خاکی دیوی سووریا لە خاکی سووریا. باشە برێز فۆرد بەرێ ناکۆکیین ئەمریکا و تورکیە لەسەر درێژاهی فەرەهی و پەعنیە ناوچەیە ئارام بوو. دەگوتن 5 کیلۆمەتر حتا 14 کیلۆمەتر بەحسا کوراهیە داتەکردن. نها نهاتیە ڕاگەهاندن نە زەلالێک و کوراهیە vê navçeyê wê çi qas be li ser çi levkirine texmîn dibe yanî؟ بەڵێ ئەوە پرسیارێکی زۆر گرنگە تا چەند ئەو ناوچە ئاسایشە تاوەکو ئێستا پێم وان نییە ڕێکەوتنیان لەسەر برابێت، بەڵام ئەوە بابەتێکی معقدە چونکە هەندێ شارۆچکە هەن کە دەکەوێنن ناو ئەو ناوچە ئارامە. ئایا ئەمە بە چه ئاسایشەکە لەلایەن چه لایەنێکەوە دەکرێت؟ ئایا لەلایەن هێزەکانی تورکیا دەکرێت؟ ئەمە پرسیارێکی هەستیارە. پێم وایە هەردوو لە کار دەکەن لەسەر ئەو پرسە هەستیارە.
برزفورد و ڕێکەفتنێدا بەحسا ڤەگەڕا کۆچبەران ژی هاتیەکردن ئاوارەیان یعنی وە کی بن ئەو ئاوارەیان کە ڤەگەڕن ئەمریکا حەسابێ وێ یەکێ ناکە و گوهارتنا دەمۆغرافی چێبە کورد ژێ دەترسن وەکی گول عەفرینێ چێ بوویە هەگەر کو عەرەب ڤەگەڕن ناوچەیان کوردی یعنی کینە ئەو کۆچبەرن کو نەئێ ناوچەیە بن ڤەگەڕن ترسا vê yekê هەیە لە ئەمریکا چاوەڵ vê meselê dinêre من پێم وە نییە کە ئەمریکیەکان ڕازی بوونە بەوەی کە ژمارەیەکی زۆر لە خەڵک بگوازرێنەوە بۆ باکووری سووریا پێم وە نییە واشنگتن ئەمە قبول کردبێت من تێدەکەم کە بۆچی کوردانی سووریا تووشی شڵەژان بوون بەوەی کە تورکیا دەیەوێت چەندین جار خەڵکی گواستووەتەوە خەڵکێکی زۆر لە عێراق و سووریا و لوبنان ئەو دەمەی کە سەردەمی ئیمپراتۆریەتی عوسمانی بۆیە من تێدەگەم ئێستا بۆچی خەڵک لە باکووری سووریا نیگەرانە لەو هەنگاوەی تورکیا من پێم وانە واشنگتن لەسەر ئەوە ڕازی بوو بێت و پێم وایە ئەمە دیسانەوە بابەتێکی دیکەی هەستیارە کە لە نێوان تورکیا و واشنگتندا هەبێت گوشارێکی زۆر هەیە لە تورکیا بەوەی کە دەست بکەن بەوەی کە پەنابەرە سووریەکان بنێرنەوە بۆ تورکیا گوشارێکی سیاسی گەورە هەیە لە تورکیا سەپارەت بۆ بابەتە بۆیە چۆن ڕەجەب تەیب ئەردۆغان ئەو بابەتە چارەسەر دەکات پێم وایە قورسە بۆ ئەو و قورسە بۆ باکوور ڕۆژهەڵاتی سووریاش هەروەها باشە نەبەحثکردنا مژارە هێزن کو wê li vê de navçeya aram bimînin niha yepekê û hêzên Sûriya Demokratîk li werin Tirkî jî neraziye ser wê yekê û di rêkeftinê de behs nehatiye kirin yanî tê wat heye ku hîn rê nekeftin li ser hêzên ku wê wir kontrol bikin نەخێر من پێم وە نییە ئەم جۆرە بابەتانە کۆتاییان پێهان بێت لەوانەیە ئەمریکیەکان داوا لە هێزەکان سووریا دیموکرات بکەن بەوەی کە دووریەکی کەم لە سنوورەکە بکشێنەوە بەڵام هێشتا پرسیارەکە دەمێنێتەوە سەبارەت بە شارۆچەکان و کێ بەرگری لە شارچەکان بکەن و تاوکو ئێستا پێم وانییە کە وەڵامی ئەو پرسیارە بزانین بەڵام دوجار ئێمە نازانین و تێناگەن تا چەند هێزەکان سووریای دیموکرات دەبێت بگەڕێنەوە لە سنوورەکان ئێمە ئەوەی کە دەیزانین ئێمە دەیزانین کە دەزانین کە حکوومەتی ئەمریکا پلان دانێت بۆ ئەوەی پشگیریەکانی بۆ هێزەکان سووریا دیموکرات بەردەوام بێت و دەوێت هێزی ناوخۆیی ئاسایش لە ڕۆژهەڵاتی سووریا دابمەزرێنێت لە پارێزگای حەسەکە و پارێزگای دێرزور ئەوان دەیانەوێت هێزی ناوخۆیی تایبەت بە دابینکردنی ئاسایشی ناوچەکە دابین بکەن کە لە زیاتر لە 100,000 چەکدار ئەمە ژمارەیەکی گەورەیە ئەوان نایانەوێت ئەو هێزە ببێتە تێکەڵ ببێت بە سوپای عەرەب ئەوان دیارەوێت جیابێت لەوان بێگومان تورکیا دژی ئەو هەنگاوەیە بۆیە ئەو بابەتە هێشتا بابەتی زۆر هەن کە لە نێوان ئەنقەرە و واشنگتن ماونەتەوە باشه تا بحث هێزان کرد تد گوتارێکە خۆدا di Washington Post'a gotibû ku vekşandina hêzên Amerîkî ji Sûriyê gaveke rast e di cihê xwe de ye hêzên Amerîka ve nekşiyan wê heta kengî bimînin di baweriyê te de wê vekşên bi rastî bimînin wê Sûriyê an wê vekşêne bi rastî هەمیشە قورسە بۆ ئەوەی بزانیت کە سەرۆک ترامپ چی دەکات قورسە کردداری داهاتووی ترامپ پێشبینی بکەیت دەبێت هەندێک جار تەماشای تویتەر بکەیت بۆ ئێبزانی ئەو چۆن بیر دەکاتەوە بەڵام من دەتوانم دووشت بڵێم ژمارە یەک ئەوەیە کە
وەزارەتی دەرەوەی ئەمریکا هەروەها وەزارەتی بەرگری ئەمریکا پێنتەگن هەردوو لە بە توندی پشگیری لەوە دەکەن کە ئەمریکیەکان لە باکوور ڕۆژهەڵاتی سووریا بۆ ماوەیەکی دوور و درێژ بمێننەوە. ئەوان سنوورێک بۆ کاتێک دیاری ناکەن بۆ ئەوەی بوونی هێزەکانی ئەمریکا لە باکوور ڕۆژهەڵاتی سووریا چەند بێت. خاڵی دووەم ئەوەیە کە سەرۆک ترامپ لە هەڵمەتی هەڵبژاردنەکەی دوا جار ئەو وتی کە دەیەوێت بوونی سەربازی ئەمریکا لە سووریا لە دوای تێکشاندنی داعش کۆتایی پێبێنێت. ئەو چەندین جار لەو کاتەوە کە دواییان لە مانگی حوتی ئەم ساڵ بوو بۆیە تاوەکو ئێستا هەواهەنگی لە نێوان ڕاگەندراوەکانی وەزارەتی دەرەوە و وەزارەتی بەرگری لەلایەکەوە و هەروها ڕاگەندراوەکەی کۆشکی سپی لە بەرامبەردا هیچ پێکەوە یەکبوونێک لە ڕاگەندراوەکاندا نییە. هەروەها ئەوەشمان بین نەچێت لە کۆنگرسی ئەمریکا گوشارێک هەیە بەوەی کە هەندێک لە هێزەکانی ئەمریکا لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا بێڵێنەوە. من بیرمێت لە ساڵی ڕابردوو کە ئەمریکا بەپەلا ویستی بکشێتەوە لە سووریا. ئێستا دڵنیا نیم لەوەی کە ترامپ دەیەوێت لە سووریا بچێتە دەرەوە، بەڵام لە واشنگتن هەندێک گروپی گوشار هەن کە پێشنیاز دەکەن بۆ ترامپ بەوەی کە هێزەکانی ئەمریکا لە سووریا بمێننەوە. باشە 30 ساڵی بەرێت بالیوزی ئەمریکا لە تورکیە بوو یانی تشارەزایی ڕەوشە تورکیەدا. وەزیرە دەرەوەیە تورکیە دەبێژە گەرک و ئەمریکا ڕێککەوتنە جی بجی نەکە ئەمێ تەنە خوا ناوچەیە ئارام ئاوا بکەن. بڕاستی تورکیە کارە بێ ئەرێکردنا ئەمریکا گاوەکە وسە باوێژە؟ نەخێر، من پێم وانییە کە تورکیا بەتەنیا بچێتە نێو خاکی باکووری ڕۆژهەڵاتی سووریا. هێشتا لەوێ سەربازی ئەمریکی هەن لەسەر زەوی و بە دیاریکراوی گرنگە ئەوەی هێزی ئاسمانی ئەمریکی هەیە لە ئاسمانی ئەو ناوچەیە. ئەگەر هێزەکانی تورکیا بچنە نێو ناوچەی باکووری ڕۆژهەڵاتی سووریادا ئەوان ڕوبەرووی ڕسکی ئەوە ببنەوە کە فڕۆکە سەربازیەکانی ئەمریکا لێیان بدەن کە ئەمە نا واشنگتن و نا ئەنقەرەش نانەوێت شەڕێکی ڕاستەقینە لە نێوان تورکیا و وڵاتیەکانی ئەمریکادا لە سووریا ببینن. بۆیە من پێم وایە کە تورکیا زۆر بە وردەکاریەوە بە وردیەوە دەبێت ئاگای لەو ڕەوشە بێت. باشە تا دەربارە سووریەدا ئاخفی لە عێراقیش تدوێژی وێ ئارتێشە ئەمریکا سوپای ئەمریکا لە عێراقیش بمینە یان نا؟ بابەتی عێراق بۆ واشنگتن ئاسانترە چونکە لە عێراق ئێستا شەڕێک نییە، بۆیە ئەرکی ئەمریکیەکان لە عێراق ڕاهێنانە. ئەوان دەتوانن بەردەوام بن لەو ئۆپەراسیۆنە ڕاهێنانە تا ئەو دەمەی کە حکوومەتی ئەمریکا عێراق دەیەوێت ئەمریکیەکان بمێننەوە. قرس نییە ئەرکی ئەمریکەکان لە عێراق وەکو سووریا قرس نییە. باشە پرسە داویش تا بکەم کوردێ سووریێ باش تا ناسکن و تا شۆپین هەلوەستێتە نەرینێتە تش بۆ کوردێن سووریێ چت بێژی سبەرۆژە وان چاوە دبینی دەوێت چه بکەن حتا مافێن خوا گارانتی بکەن دە سبەرۆژە سووریێدا؟ من چەندین بیر لە شت دەکەمەوە. یەکەم بێگومان سووریەکان لە هەموو پێکاتەی کۆمەڵایەتی سووریا ئەوانە هاوڵاتی سوورین، چه ئەوانە لە خێزانی کورد یاخود خێزانی عەرەب یاخود ئاشووریەکان کردانیەکان هیچ جیاوازی نییە، هەمویان سوورین و دەبێت هەمویان لە مافتا یەک مافیان هەبێت لە سەرانسەری وڵات. من
نازانم چۆن دەتوانن ناوچەیەکی ئۆتۆنۆمیان هەبێت لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا بەدەر لەوەی کە ڕێکوتنیان لەگەڵ دیمەشق هەبێت. من لە ئەزمموی خۆم کە لەگەڵ حکوومەتی بەشار ئەسەد هەمە بەوەی کە حکوومەتی سووریا دش بەوە ئەوەستێت کە ئۆتۆنۆمیان هەبێت. بۆیە چه لە گفتوگۆکانی نێوان لەگەڵ نەتۆگرتوەکاندا بێت لە جنێڤ یاخود گفتوگۆکانی دیکە بە سەرەکی ئەوەیە کە سەرانی کوردانی سووریا دەبێت ڕێکەوتنێک لەگەڵ دیمەشق ئەنجام بدەن بە پێچەوانەوە ئەوان بەڕاستی ناتوان ئاسایشی خۆیان و ئاشتی خۆیان دابین بکەن لە نێوان ناوچەی باکووری ڕۆژهەڵاتی سووریا و بەشەکانی دیکەی سووریا و من لە ئەزمموی تایبەتی خۆمەوە دەزانم کە چۆن تونندوتیژە و چەند دڕندەیە حکوومەتی بەشار ئەسەد ئەتوانێت ببێت بەڵام دوجار من پێم وایە تەنیا بە ڕێکەوتنێک لە نێوان هەموو سووریەکان دەکرێت دوجار سەقامگیری و ئاشتی بۆ هەموو سووریەکان بگەڕێنێتەوە. زۆر سپاس رۆبەرت فۆرد بالیۆزê Amerîkayê bere Sûriyê ser vê dema dirêj ku te dayî me ji Washingtonê mîvanê me bûyî. زۆر سپاس.